be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. وەرن ماڵینە کاتی چیرۆکێکی تری کایۆیە. با بزانین کایۆ ئەمڕۆ بەنیازی چییە؟ ئۆ بەڵێ چیرۆکەکەی ئەمڕۆمان ئەڵێ کایۆ گێزەرە چێنێت. کایۆ کایۆ بۆ ناچیتە دەرێ بۆ حەوشەی پشتەوە کەسێک لەوێ چاوەڕێتەکە. کایۆ زۆر حەزیە کرد بزانێ ئەو کەسە کێیە. بابە گەورە ئێی ئەوە چیەکەیت؟ هەنێ سەوزە بۆ دایکێ ڕوێنم حەزەکەی یارمەتیم بی کایۆ؟ بەڵێ چاوەڕێ بکە و تەماشاش بکە کایۆ هەموو جۆرە سەوزەیەگە چێنین ئێمە. کایۆ زۆر حەزی لە سەوزە نەبوو. بەڵام حەزی لە بیرۆکەی چاندنی سەوزە بوو لە حەوشەکەی خۆیانە. من ئەرکێکی تایبەتی پێسپێرم. تۆ حەزەکەی گوێزەر بچێنیت کایۆ؟ بەڵێ زۆر باشە. ئەمە تۆی گوێزەرە. ئەی گوێزەرەکان کوان؟ ئۆ یەکەم جارە بێم توانە لە زەویەکەی بچێنیت و جار لە دوای جار ئاویان بی. اینجا گەورە بن و ئەبن بە گوێزەر. بابە گەورە خانەیەکی بۆ کایۆ دیاری کرد بۆ ئەوەی کایۆ ڕێک بەو شێوەی کە فێری کردبوو تۆکان بچێنێت. هی بابە گەورە ئەمە نابێ هیچ گوێزەرێک نابینم من. ئەبێ سەبرێ هەوێ کایۆ تا گوێزەرەکان پێگەن هەموو وەرزی هاوین تێپەڕێ. هەموو وەرسی هاوین؟ من گوێزەرەکانم تەواو کرد. باشە ئێستاش چیلکەی چلوورەکە ئەنووسێنم بەم مقەبایەوە. بەم نیشانەیە ئیتر بیری ناچۆ گێزەرەکانی لەکوێ چانووە. کایۆ هەموو ڕۆژێک ئەچوو بۆ شوێن سەوزەکان بۆی بزانێ گێزەرەکەی ڕواوە یان نا. دوای چەند هەفتەیەکی کەم گەڵای گێزەر؟ نا گێزەرەکانە لاچوو لاچوو. کایۆ ئەیویست بزانێ ئایا هەرگیز ئەم گێزەرانە هێنە دەرەوەیان نا کاتێکی زۆری پێچوو. بەڵام چەند هەفتەیەکی کەم دوای ئەوە چۆنی کایۆ؟ ئێستا بەلای سەوزەکانە تێپەڕیم و ئەزانی چیم بینی وابزانم گوێزەرەکان ئامادەن. گوێزەرەکانی من ئەمێ بیان بینێم ئەمێ بیان بینێم. وا هاتم منیش واتم. ئۆ دیسان گەڵایە گوێزەرەکان دەرنەهاتوون. ئەوە نەش ناڕەحەت مەبە گەڵاکە بگرە و ڕایکێشە ئەیبینی سەیریکە. ئەخ گێزەر بیخۆ نۆشی گیانتان بێ. من خۆم گێزەرم چاندووە دایکە گیان. زۆر چاکە پیرۆزە کایۆ. ئەها سێوی ڕۆزیکە لەواتێ زۆر حەزی لە گێزەرەکە بێ. هەرچەنە کایۆ حەزی لە سەوزە نەبوو بەڵام وای بیرە کردو کە گێزەرەکانی خۆی زۆر لابەتان بوون. مناڵینە کاتی چیرۆکە. ئەزانن کایۆ ئەمڕۆ چیەکات؟ کایۆ فێری شۆفێریە بێت. کایۆتان نەبینیوە؟ بڕیار بوو پێکە ئۆتۆمبیلەکە بشۆین. وابزانم لە باخەکەی ئۆتۆمبیلەکەی خۆی لێخوڕێ. دیت دیت کایۆ ئۆتۆمبیل لێخوێن. دیت ڕەنگە بزانیت کە کایۆ حەزی لە هەموو شتێکە پەیوەندی بە ئۆتۆمبیل و پاس و گەڵابەوە هەبێت.
ئەوە تۆی باوکە بیرە چۆتەوە ئەهاوتێ بۆ ئۆتۆمبیل شۆرینەکە یارمەتی دێم دیدیت کایۆ لە خەیاڵیا جوانترین ئۆتۆمبیلی لێخوڕی. سڵاو کاکشێر واو زۆر خۆشە ئۆتۆمبیل لێخوڕی زۆر خۆشە وەمەکە ئەها کایۆ چی پێکردم باوکە تەڕ بوویت ئەوە بەچی؟ کایۆ نێزانی کە کارێکی وای کردووە باوکی ئاوکە بتا بەخۆیە. هیچ نەبوو قەی ناکە دەی وازی لێ بێنە قەینە هێشتا هەرەتەوێ یارمەتیم بەی ئەی چۆن؟ من ئۆتۆمبیلەکەم لێ ئەخوڕی باوکە بەڕاست بەڵێ ئەی نازانی حەزم لەم ئۆتۆمبیلەیە؟ با ئەزانم منیش کە مناڵ بووم حەزم لە ئۆتۆمبیل بوو کوڕم تۆ ئێستاش حەز لە ئۆتۆمبیلە؟ ئەها دایکە ئۆتۆمبیلەکە چۆن پاکە ئۆبریقێتەوە؟ چاوەڕێی چین؟ با بڕۆین بۆ کەنار دەریا بۆ سەیران. چۆنی کاکشێر؟ باوکە کە گەورەتر بووم ئەتوانم ئۆتۆمبیلێ بخوڕم فێرم ئەکەیت؟ بەدڵنیاییەوە کایۆ بەدڵنیاییەوە چۆنن؟ ئێستا کاتی چیرۆکە. بابزانین کایۆ ئەمڕۆی چۆن بردەسەر. ناونیشانی چیرۆکەکە ئەمڕۆ هاوڕێ گەورەکەی کایۆیە. کایۆ ئەمە ئەندرەیە. من و دایکی لە مناڵیەوە هاوڕێی یەکترین. کایۆ ئەندرەی بە مناڵ نازانی. لە ڕاستیشە ئەندرێ زۆر گەورە دیار بوو. تۆ گەورەتری ئەندرێ چەند ساڵی؟ 6 ساڵم. بۆ ناچی لەگەڵ ئەندرێ یاری بکەیت و من و دایکیشی قسەی خۆمان بکەین. وەرە با قەڵا دروست بکەین. هیچ یاریەکی نییە بیکەین دەی وەرە با تۆپتۆپیان بکەین نا نەخێر وا مەکە ئای قەڵاکەمە دروخاند خەتای من نەبوو خۆ تۆپەکە و نەگرتەوە نابێ لە ژرۆ تۆپتۆپێ بکەین نابێ دە باشە باش شتێکی تر بکەین وەرە با چاوشارکێ بکەین باشە من ئامادەم زۆر باشە من چاوە نوقێنم 1 2 3 5 7 9 10 8 11 12 وهاتم هاتم لەکوێی کایۆ تۆ لەکوێی کایۆ تۆ لەکوێی کایۆ کە قاچی ئەندرەی بینی خۆی پێڕانەگیرا و گیرایت تۆ گیرایت حساب نییە من کەوتم با حسابە نۆری تۆیە کایۆ دەی وەرە چاو بشارەوە با یاریکی تر بکەین باش هیچ یاریەکی هەیە لە ژوورەکەی خۆتا بێ ئەندرێ کایۆی تووڕا کرد. پۆستە لەسرم و ئاچم ڕۆبۆتەکەم ئەێنم ئەندری وا ڕۆبۆتەکەم هێنا ئەها ئەوە چی بوو؟ ئەوە کورسەکەی منی شکاند ئەندرێ ئازارت پێگەیشت؟ کورسێ دەیبەتمەندێکی منی شکاند ئیتر ئەندرێ هاوڕێی من نییە ئەندرێ زۆر بەداخەوەم با بچم لە فافێک بێنم. هیچ نییە گوێی مێرێ کایۆ زۆر لە ئەندرێ تووڕە ببوو.
بەڵام کە برینەکەی دەستی ئەندرەی بینی زۆری پێ ناخۆش بوو. دایکە ئەندرێ برینارە؟ خەمە نەبێ هیچ نییە زوو چاکە بێتەوە. من نامەویست کورسیەکەی کایۆ بشکێنم. خۆی لە پڕوای لیاو. بۆ ناچم بۆ خۆتان لە دەرۆ یاری بکەن؟ ئاخە تۆپەکە لە درەختەکە گیراوە دایکە. من دەستم مەیگاتێ. سیرکە. سیرکە. سیرکە کایۆ شوت ئاوا لیدێ. گردم. کایۆ لەگەڵ ئەندرێ بەخۆشیەوە خەریکی یاری بوون. سیرکە تۆپەکە دیسانە سەر درەختەکە گیرە. کاتی چیرۆکە مناڵینە دڵنیام هەستان لەم چیرۆکا بێ چونکە لەم چیرۆکەیە کایۆ هەموو گیانی خۆی کردووە بە بۆیە. ناونیشان چیرۆکەکەش بۆیەکانی کایۆ. کایۆ ئەو ڕۆژە لە ماڵی دایە گەورە بوو. لەوێ هەمیشەیەک دنیا شتی خۆشی هەیە بیانکە. بەڵام ئەم ڕۆوانە بوو. کایۆ زۆر بێزار بوو. تاقەتی هیچ شتێکی نەبوو. کایۆ هەستی بە بێزاریە کرد. نێزانی چی بکات. هێ کایۆ! ئەوە چیتە؟ وا دیارە هیچ شتێ دڵی کایۆ خۆش ناکە. ئەمڕۆ خراپ هەڵساوی کایۆ بۆ؟ یانی چی؟ یعنی هەنێ جار کە لە خەو هەڵەسی تووڕەی تو ناشزانی بۆ. دوورە نیم دایە گەورە. باشە پێم خۆشەوا بێ. تۆزێکی ترکیەکی سێو ئاخۆیت ئەبێ بچم سەرێکی لێ بەم. برسیم نییە کێکی سێویش ناخۆم هەزم نییە. با بزانین. کایۆ زۆر تووڕە بوو نێزانی چی بکات. دایە گەورە هەمیشە ڕێگەی پێیە بۆیەکانی بەکاربێنێ. کایۆش چێژی لە وێنە کێشان وەرەگرت. کایۆ حەزی لە ڕەنی شین بوو. دواییش بڕیاریە ڕەنگەکەی تری دایە گەورەش بەکاربێنێ. کایۆ کێکەکە ئامادەیە. کایۆ تۆ لەکوێ؟ ئەمەدا. زۆر باشە کایۆ تۆ سەیری ئەو دەستانە بکە. بە پەنجەکانم ێ ناکێشم. تۆ سەیری ئەو وێنە جوانە. بەڵام پێش ئەوەی کێکەکە بخۆین ئەبێ دەستە بشۆی. خۆ تۆش کێکە خۆی وانە؟ بەڵێ. خۆش بوو بە قوربان. بەڵێ. سڵاو گیانەکەم لەگەڵ دایە گەورە ڕۆژێکی خۆشتان بردەسەر؟ دایە بە پەنجەکانم ێنم کێشە. کایۆ یەکەم جار زۆر تووڕە بوو بەڵام دوای ئەم وێنە جوانی کێشە. ئێستاش تووڕەیەکەی نەماوە. نامێ بێم و ماڵۆ دایکە. ئەمڕۆی تر بەسە ڕۆژێکی کەوەرەوە. ڕاستەکە هەر جارێک باشان نەسایت و هەست بە تووڕەیی کردوەرە بۆ لای دایە گەورە. باشە کوڕەکەم؟ حەز ئەکەم دیسانەوە تووڕە ببمەوە.